پارتەکان یەکتری بە ساختەکاری تاوانبار دەکەن. لێکۆڵێنەوەکان لەبارەی کابهێناوە بەردەوامە. گۆرانیبێژ گازن لەوان ماڵاوایی کرد. تەماشاچی لە خۆشەویست ئیدەمەتان خۆش خۆشاتنەوە ڕای بەڕامەی کورد کۆنەکشن سێشەمە 2 مانگ دەی ساڵە 2018 ئومیدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. سڵاو و ڕێزت گەرم کورد کۆنەکشن بەرنامەکە دەنگی ئەمریکا لێرە لە واشنگتن. لێ جڤینە بەری دەمەکی هەردوو پارتین سەرەکێن هەرێما کوردستانە عێراقی نەگەشتە ڕێکەتنەکێ لەسەر دیارکردنا یەک نامزەتی ji بۆ سەرۆکاتیا کۆمارە عێراقی ئەف پۆست کووەکە عادەتی سیاسی لە عێراقی ji بۆ کوردانە و ژناف کوردان ji بۆ یەکیتیان نیشتیمانیە کوردستانی بووە لێ نها پارتی دیموکراتی کوردستان ژی نامزەتی خۆ هەیە بەری جڤینە هەردوو پارتیان لە بەغدایە ئەم بە سکایپێ دیگەل ئەندامێ پەرلەمانی عێراقی دیار بەرواری خفتن و جێ پرسین کە ئەف پرس گەها کوی دەرێ. بڕاستی پرسا سەرۆک کۆماری پتر گەرم بووە یعنی ماوێ درۆژێت بوریدا یعنی ئێکی هەیڤێ دبیا مە ڕێنشتناوی کردبووە شوێدی ئەو ڕێنشتنە درست نەبوو خەلکێکی درست نافۆلێدا نەبوو ژمارە پێدوی بوو دانیشتنێ بوو ڕێڤەچووناوێ درست نەبوو ji ber hindê jî kirine evroke evro jî ji vanê me saetiyeke hetanûke jî او ڕێکەفتنێت سیاسی نابینا کوتلێت سیاسی دا نیشانە هەندێ نادات و ئێڤرۆ نیڤروژی ئەو ڕێنشتنە تەمام ببیتن. کاک دیار ڕێکەفتنە سیاسی دنێڤەرە پارتی و یەکێتیدا یان نێڤەرە کۆمەڵی دیدە چونکە مەسەلا نامزەد بۆ سەرۆکاتیا کۆمارە عێراقی دنێڤەرە پارتی و یەکێتیدا مایە چونکە بخوا ئەو پۆستەش بۆ ئێکەتیە و ئێکەتیە نامزەتی خۆ هەیە لێ لایەنێ دیژی وەکو پارتی بۆ نمونە نامزەدەك دیار کردە ئەوجا ئەو ڕێکاتن دنی بەرا کێدا بتن ڕاستە تام پرسیارێکی جێ خوددایە جارێ دەبێتن لایەنێت کوردی و کوردستانی تایبەتی یەکێتی و پارتی ڕێکەفتنەکە درست بۆ هەردی چونکە مە 4 ساڵێ بهێتن هەم البەغدا جی دا حکومەتای اتحادیدا و کوردستانی دا یعنی ئەم شریکەتێکی دەبێ منهجێکی پێی بە کارکردنێ هەبێتە لێ جێ داخی حتانوکی ئەو ڕێکەفتنە هەیە درست نەچێ بووە دبیتن برنامه وانا یک بیتن لی دابشکرنا پوستا دا و ارکوارگرتنه دا حتی که او ریکفتن نچی بویا پارچه کش فشارانو که سرمت هیتا کرنه تایبتیش لایانت عراقی و بو هنده کو ام یعنی وال مبکن ام بخوب کبینت قرنتا که داد گلی کدو پیگ بی هر دو لایانت هر دو کاندیدت پارتی ویکتی جی سوز بوانا هنش اشلای هنده کاوه کو دنگ مسوگر بیت همان دم دا اشلایانه که دی و دنگ بوتین بجنید بیتن ام نشین همی کسی خواندامت خو راضی کنج بر هندی هر دو لاین جی تحراج دنا کادر کبن پرسیارات یعنی لاین دوی پرسیارات کو پیوندی یا جی ڕێکەفتن بین لاین دیت عراقی طبعا اوجی لازمه بهتا کنه هجبیر نکن ما پست سەرۆکی وەزیرایە هەیە ئەو پستێکی سیادیە و شەڕێ مەزن توێرێدا هەیە هەلبەتە لێ گەلک زووی ئەم بەحسی وێ بکەین چونکو دەبێت سەرۆک کۆمار بێتە دانین بەری بەحسا پۆستە سەرۆکاتیە وەزیران بێکردن لێمە دخواست ئەم بزانین کادێ ئون کورد دێچا کەنگی vê بابەتی یەکلا بکەن دێ ئەف شەڤ یەکلا بکەن ئەگەر نەبوو ئەگەر وە یەکلا نەکرد ئەگەر ئون پارتی و یەکێتی وە ڕێک نەکەتن دێ چێ بتن طبعا تظاني وك اندامت برلمان كردستان هيك برلمان عراقش لاي كردا هاتين ما بيخوش قالك وف بابت الدفمال نوف فراكسيونات كردي دا اكلا ببيتا او ببيتا بهنگا كهرا باشكو دي فراكسيونات كردي هفدم و هفراي بن قالك ودبشين بيك باش روجا دا بيك ام تشافريت كن كانجي او تشتا تشيبتن او ريكافتنا تشيبت تظاني تشويات تنشن يعني مسرح السياسيين که کردستانی دا ادبیات خلال 5 دقیقه به دا برای رکیب دن پیگ ورین خانه رکیبتن اگیب کن اجبر هندیجی ام همی جاورینه یعنی ام همی راستی هیویا سرکردایتینا او بروکاجی او تیم پارتی سرکردایتی و تیم یکیتیش سرکردایتی نو بغدادانه و یک ودوجی دیدن یعنی پوانجی پیوندی گلی کدو دا هیا جاورینه و ام مهیویا که مازن های کو بری کومبینا ناف پارلمانی دا چه بیت کرد بخو وی بابتی اکلا کن ام هیویدارن زو یک لعبتن چوکا و گوتی بشکش پروسه سیاسی اتفاقی عراقی و هلبت پاش روجهری ما کردستانی پی وگری دایا اگر نبا او ریکفتن نبا و چی بتن
بروك ام پیش بینی هندید که گلانه کردی رک کردن اگر هاتو يعني السيناريو دو اگر رک نفن نفولا برلماني دا افتشت ایک لابی تمام طبعا ضرر روزیانه بو کردا های ابو هر دو حزبه سر کوید و یه کاندیدا بی سر نکوید جی جبلی هندجی دا ما في قناغ دا ما حليفة خويت شيعجي اخصني احراجيه كمازان براستي تشكوجي نظام دنگی بدن کیشلانی بدرستاهی یعنی پروسس سیاسی همی پیگ وگیره داین چند برگزار هنه چند نامزد هنه بو سروکاتیا کمار نوکا طبعا 25 کس هبون شوانا 7 کردن 7 کرداجی دکتر فؤاد و دکتر برهمه افر دو که منافسه سرکی نکرد اگر یکی 219 دنگ نه اینان جاره یکی لدنگ دانه یکی پرلمانی چند جوان ایدکو جماعت پترد بند دکاون یعنی سینه 4 5 چند کسن دکاون دنگ دانه دوی دو کس دیچن دو کس دنگت هر بلند دیچن دی هفره کتنا بین وادابی بله برز دیار برواری اندامی نو هل بجارتی پرلمانی عراقی ام قال کس سپاسیت کن سپاس بۆژی وەرگرتنەوە من سپاس. پارتەکان لە هەڵبژاردنەکانی ڕۆژ یەکشەمەی هەرێمی کوردستان یەکتری بە ساختەکاری تاوانبار دەکەن. شارەزایان دەڵێن ئەگەر بێت و پارتەکان ڕێک نەکەون لەوانەیە نائارامی ڕامیاری و ئابووری هەرێمەکە هەروەها بەردەوام بێت. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ڕۆژی یەکشەمە بەڕێوەچوو لە شاری سلێمانیدا ڕوبەڕووی چەندین ئاڵنگاری بوویەوە و بانگەشەی بوونی خروقات هەڵوێستی جیاوازی لای لایەنە سیاسیەکان دروست کرد. ڕۆژی یەکشەمە و بەرواری سینۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. لە سەرەتادا و لە شاری سلێمانی ڕێژەی بەشداری هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو نزم بوو کە خۆی لە 14% ئەبینیەوە تاکو کاتژمێر 12. ئەمریکا ئێمە نزیکەی 2000 دەنگدەر زیاتری لێیە بەڵام تا ئێستا دەنگدەر بە ڕێژەیەکی کەم بەشداری لە دەنگدان کردووە لە چاوەی کە خەڵک زۆر 2000 کەس لێرەیە نزیکی 400 بۆ 500 کەسە بێت. بەڵام تاکو کۆتایی هاتنی پرۆسەکە ڕێژەکە بەرز بوویەوە بە سەر و 50%. تم ناکرێ من لە ماڵ و دانیشم و دڵەکەم بسووتێت یا بفەوتێت هیوادارم کۆڵڵین بین دڵنی خۆمان بین بۆ ئەوەی گۆڕانکاریەکی جوان دروست بێت. لە سەرەتاوە پرۆسەکە بە ئارامی تێپەڕی بەڵام وەختێک چەند کاتژمێرێکی مابوو بۆ تەواوبوونی پرۆسەکە لە چەند بنکەیەکی دەنگدان لە شاری سلێمانی شەڕ و ئاژاوە دروست بوو لە چەند بنکەیەکیش دەنگی تەقە ئەبیسترا. لایەنە ئەمنیەکان باز لەوە دەکەن ئەو تەقانە بۆ بڵاوپێکردنی خەڵک بووە لە بنکەکانی دەنگدان دوای ئەوەی پشێوی دروست بووە. لەگەڵ کۆتایی هاتنی پرۆسەکە لایەنە سیاسیەکان هەڵوێستی جیاوازیان نواند. یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی تۆمەتبار کرد بە ئەنجامدانی خروقات و پارتی دیموکراتی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستانی تۆمەتبار کرد. کۆمەڵی ئیسلامیش هەردووکیان. دیارترین شێوازی تەزویر لەم هەڵبژاردنەیە کە کراوە لە هەردوو زۆنی زەرد و زۆنی سەوز دروستکردنی بەڵگەنامەی ساختەیە بۆ خەڵکانێک بۆ ئەوەی دەنگی زیایە بدەن. بە تایبەتیش ئەو هێزانە ئیسفادەیان لە ئەو دەنگدەرانە کردووە کە لە ناوچەکانی مادەی 140 بجووتنەوەی گۆڕان پێی وابوو کە خروقات ئەنجام دراوە و داواکارە کە کۆمیسیۆنی باڵا بۆ هەڵبژاردن و ڕاپرسی بەکاری خۆی هەستێت. دەبێت کۆمیسیۆن لەم ڕۆوە باڵا بن و هەر سکاڵایەک هەر ڕەخنەیەک هەر بەڵگەیەک هەبێ بۆ ساختەکاری و تەزویر بێگومان دواتر لە کاتی خۆیان پێشکەش بکرێت. لە لایەکی ترەوە جوڵانەوەی نەوەی نوێ بە تۆمەتی بوونی خروقات ئەنجامەکانی هەڵبژاردننی ڕەت کردەوە. لێرەوە بە هەموو خەڵکی کوردستانی ڕادەگەێنین کە جوڵانەوەی نەوەی نوێ بەشداری خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ناکات بەم شێوەی ئێستا و بەم ئەنجامانی ئێستا کە ڕاگەێنراوە. هەڵوێستی لایەنە سیاسیەکان لە دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە بەلای شارەزایانەوە ئاماژەن بۆ دروستبوونی نائارامی و قەیرانی سیاسی لە داهاتوودا و ئەکرێت ئەوەش قەیرانە ئابووری سیاسیەکانی هەرێم قوڵتر بکاتەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. سەبارەت بە پرۆسەی هەڵبژاردنەکان و دەرەنجەمە بەرایەکان ڕاستەخۆ پێمنیرمان ئەحمەد زیباری لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاگە ئەحمەد ڕۆژ باش. ڕۆژ باش جانی. ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا بە چ شێوەیەک بووە؟ لە هەرێمی کوردستاندا کوی هەرێمی کوردستان 59% بوو. تەنها لە پارێزگای هەولێر 58.50 بووە، لە پارێزگای دوهۆک 61.20% بووە. لە پارێزگای سلێمانی 54.25% ڕێژەی بەشداربوونی هاوڵاتیان بووە. لە پارێزگای هەڵەبجەش کە پارێزگایەکی تازەیە لەبارەی بەشداریکردنیان لە پرۆسەی دەنگدان 60.24% بووە. بەپێی ئەو ڕێژەی بەشداری خەڵکە لە هەڵبژاردنەکاندا جانی من مەبەستمە
باسی کورسیەکان بکەم کورسی لایەنە سیاسیەکان بەو ڕێژە بێ پارتی دیموکراتی کوردستان پێ دەچێت و پێشبینی وا دەکرێت کە 44 کورسی لە پەرلەمانی هەرێمی کوردستاندا بەدەست بێن یەکێتی نیشتیمانی کوردستان 19 کورسی جانی هەروەها بزوتنەوەی گۆڕان چاوەڕوان دەکرێت و پێشبینی وا دەکرێت کە 12 کورسی بینیتن هەرچینەوەی نوێ کە هێزێکی نوێ و تازە هاتووە گۆڕاپانی سیاسی لە هەرێمی کوردستاندا پێ دەچێت ئەوان 9 کورسی بەدەست بێنن کۆمەڵی ئیسلامی کوردستان 7 کورسی و دواتر یەکگرتووی ئیسلامی کوردستان 5 کورسی ئەمانە پێشبینین جانی لایەنە سیاسیەکان چۆن دەڕوانە پرۆسەی هەڵبژاردنەکە بەتایبەت کە هەر کام بۆختانی ئەوەی تر بە سەختەکاری دەکات جانی بەسەر دوو بارەدا دابەش بوون بۆ نمونە نەوەی نوێ بەیەکجاری پرۆسەکەی ڕەت کردوتەوە هەروەها بە پێزانیاریەکانی ئێمە بەزوتنەوەی گۆڕانیش لە بەرامبەردا پارتی یەکێتی پارتی پرۆسەکەی ڕەت نەکردوتەوە بەڵام زۆرترین سکاڵای هەیە سکاڵەکانی پارتی دیموکراتی کوردستانیش زۆرترین سکاڵای پارتی دیموکراتی کوردستانیش لە سنووری پارێزگای سلێمانی کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ باڵا دەستا بە هەمان شێوەیەکیتیش پێی وایە سەختەکاری خۆڕقاتێکی زۆر لە هەولێر و بادینان کراوە ئەوانش سکاڵایەکی زۆریان هەیە بەڵێ هاوڵاتیان چۆن لێ دەڕوانن کاردانەوەی ئەوان چۆنە جانی هاوڵاتیانیش ینی ڕای جیاجیان هەیە بەسەر سێ بەرەدا دابەش بوونە ینی من دەتوانم باسیەوە بکەم کەمێک پێش ئێستا من لەگەڵ کرێکارێک ینی گفتوگۆم دەکرد پرسیارە ئەوم لێ دەکرد کە چۆن دەڕوان تا هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستاندا زۆر ڕەشبین بوو پێی وا بوو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هیچ لە ژیانی ئەو ناگۆڕێ لە بەرامبەردا پرسیارم لە کەسێکی ڕەوشەنبیر کرد ئەو پێی وا بوو کە بەم هەڵبژاردنانە و بەدەنگدان دەتوانرێ گۆڕانکاری زۆر گەورە لە هەرێمی کوردستاندا بێتەکایەوە بەڵێ شوێ بە ڕێوەچوونی هەڵبژاردنەکان لایەنەکان چاودێران چۆن لێ دەڕواننەوە بۆ تا ئێستا نە پارتی توانیوە لە سلێمانی کار بکاتە سەر دەنگەکان و نەک یەکێتی و گۆڕان و لایەنەکانی تر ئەو جۆرە کاریگەریان هەبووە لەسەر دەنگەکاندا چ لە هەولێر وایە خود دهۆ جانی کاریگەری و ئاسەواری دوو ئیدارەی هێشتا ماوە لە هەرێمی کوردستاندا نەما وەکو دوو ئیدارەی نەما بەڵام کاریگەری و ئاسەوارەکەی ماوە لە هەرێمی کوردستاندا ینی بنومونە ئەگەر باسی هەولێر و دهۆک بکەین لە ڕووی سەربازی و ئابووریەوە پارتی دیموکراتی کوردستان باڵا دەستا حتما ڕەنگە ئەمە یەکێک بێ لە هۆکارەکان کە زۆرترین دەنگ لەو ناوچەیە بەدەستبێنێ بە هەمان شێوەیەکەتی نیشتیمانی کوردستانیش لە ڕووی سەربازی و ئابووریەوە لەو ناوچەی سلێمانی و هەڵەبچە باڵا دەستا بۆیە سەبارەت بە بەشی دوایین پرسیارەکەت لەبارەی چاودێرانەوە جانی هەرچی چاودێرانی نزیک لە حیزبەکانن ئەوان ڕای فەرمی حیزبەکانیان چۆنە ئەوانیش بە هەمان شێوە دەڕوانە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بەڵام چاودێرانی نێودەوڵەتی ینی بە جۆرێک لە جۆرەکان کە ئێمە لە یەکێک لە قوتابخانەکان ئامادە بووین بەشێکیان ئەحمەد زیواری پێامێردەی ئەمریکا لە هەولێر زۆر سپاس. سەرۆک دۆنالد ترامپ هۆشداریە دێدا و پارتیا دەموکرات دێ بێسەروبەریە دروست بکە ئەگەر کۆنترۆلا کۆنگرسی بکەتە دەستی دەهەڵبژاردنên demê nîvê de li meha bêdin. Şevêdî serok lê Tennessee ji bo dengderan axift û defavêt rexnegirên xwe li demê dijatiya wî dikir di hilbijartinên serokatiya 2016 de Joanna Senatör Elizabeth Warren ya Ostanê Massachusetts û Joe Biden cêgirê berê yê serokê Emerîkî. Trump tinaze bi Biden kirin ku rojekê gotibû ew hez dike zoranbaziyê bi Trump re bike. Hêşta ne xanim Warren û ne Joe Biden jî bersiva serokî nedane. گەردەلوولی مشتومڕەکان لەبارەی برێت کاڤانا کاندیدی دادگای باڵاوە بەردەوامە لە کاتێکدا FBI لەبارەی تاوانەکانی گوایە دەستدرێژیکردن لەلایەنی کاڤاناوە دەست بە لێکۆڵێنەوەیەکی سنووردار دەکات. شەهادەیە کاڤانا دەستنیشانکریە سەرۆکیش بۆ دەدگەها بلند و خانما ئەو تاوانبەرکری نەبوو سەدەمێ یەکلایکردنا جڤاتە سیناتۆران لێ دەنگدان لەسەر پەسەندکردناوی پاشێ خست. My name is Christine Blasey Ford. Piştî şahidîtiyek ku bala hemî Amerîkayê kişandiye. Birêt ez defendim ser text û ev hat ser min. Min tu caran ev nekiriye ne dijî wê ne dijî kesekê din. Komîteya dadverî biryarda ku êrêkirina berbijariya Brett Kavanaugh ew ê piştî hefteyek li gora encama vekolîna FBI'yê zelal bibe. Now I don't know
ئەس نزانم کانێت هەفتیا بهێدا دێگوهڕین دەنگادا چێ ببن یان نا لێ خەل دکارە بێژە هەرێ ئەم خودیên پێواژوەیەک باشتر بووین و پێویستیامە بجەرباندنێک وها هەیەش بوو یەکگرتنا وڵات. Ev demek dirêj bû ku demokratan daxwaziya lêkolînek dinya FBI'yê dikir. Ka hinek em hêdî bibin û zêdetir fêr bibin. Ka em nehêlin zilamek wisa bibe dadwerê dadgeha bilind û derbarê wî iddiayên wiha hene. Serok Donald Trump di destpêkê da boşûnda xistinê bînfirehî nîşan da. Pişra êrişên demokrata kir. وان بڕیاردایە کو vê desthilatê bi hemû rêyên ku pêwîst e paş ve bigirin. Hûn rêzîliyê dibînin, pîsêtiye, xemawan nîne ku ew kê dêşînin. Kevin û demokrat bi hewildana tekbirina wî tawanbar kir û wî pirsên ser ciwantiya xwe bi tundî bersiv da. Vêce tu dibêjî çi jara wiha nebûye ku te zêde vexar be ku bîra te nayê şevaborî çi bibû? Hûn pirsa xwe hûn dakirênê dikin. Ev hatiye serê we? Could you answer the question, Judge? Bersivên nezelal bû sedem ku demokrat biçin derveyê mijara jinan jî. This was not someone. Ew ne kesek bû ku ramanên dadyarî diyar dikir. An jî dadmendî û bêalî ku mirov di dadweran da dibîne. Ew kesek êrişker û şerok bû. Lê komarê dibêjin ku pir wisa nebû. من مرۆڤێک بێگوناه دیت ئەو مرۆڤ بە هەرس بوو ji ber ku بۆ ئارمانجێکی سیاسی هاتوو بە ئیشاندن ئەوەی دادوەرێکی gelek baş be و ئەوی lê dadgeha bilenda cêvegira. Gora fermanên Koşka Spî FBI hefteyek heye ku lêkolîna taybetiyan derbarê Kevin û da bike. Hin demokrat dibêjin çerçeve û dem pirkê me. Komarî dixwazin piştî lêkolîna FBI'yê yekser dengdanek erêkirina andawî bibe. Di heman demê da Amerîkiyên ji hemî rêzên siyasî temaşe û çavdariyê dikin. Mehek berê hilbijartinên nîvdemê yên Amerîkayê. ئەمریکا ڕەخنا لێ ئێریشا بە موشەکان یا ئیرانێ لەسەر ئارمانجن ملیتانان دی سووریا دەگرت و گوت ئەو ئەحمەقیە کارێکی نەئەولەیە و ئازراندنا گرژیانە. پەیفدارێ پێنداکۆن شان ڕەبەرسن گوتە دەنگی ئەمریکا ئیرانی کەس ji لایەنên çekdar di Sûriyada ئاگادار nekiribûn dema duh ew êriş kirî. Hêzên nûbedarên Şoreşa İslamiya Îranê ragihand ku wan ew mûşek ji Kermenşah berdane armancan di bajarokê Elbû Kemal de nêzîkî Sinûrê Iraqê. Hêzên hevpeymanan bi rêberatiya Amerîka ew jî Komala Dewleta İslamî Daeş dikin armanc li Rojhilata Sûriyê bo ji navbirina wê komala radîkal di Iraqê û di Sûriyada. مۆزەخانەی بۆزنیا لەوانەیە تەنها مۆزەخانەیەک بێت لە جیهاندا کە دەڕوانێتە ژیانی ئەو منداڵانەی کە لە کاتی شەڕدا گەورە بوونە. ئەو مۆزەخانە لە ساڵی 2017 پاش 20 ساڵە کۆتایی شەڕی بۆزنیا دروست بووە. مۆزەخانەی مناڵی دەورانی شەڕ لە سەرەتای ئەم مانگە مۆزەخانەیەکی کاتی لە واشنگتن کردەوە. ئەو مۆزەخانەیەکی نوێیە وەک زۆربەی ئەو کەسانی لەناو جەرگەی ئەو پێشەنگایەدان. پێشەنگای مۆزەخانەی جەنگی منداڵی لە واشنگتن ئەو کەرەستە و خاسیەت و تایبەتمەندی و بەڵگەنامانە دەگرێتەوە و چیرۆکی ئەو منداڵانە لە خۆ دەگرێت کە لە کاتی جەنگدا گەورە بوون. لەنێو ئەوانەدا میلینیا سیلمۆگۆڤیچ کە گەیشتە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ هەندێک لە جلوبەرگی کە بە کۆڵیەوە بوو. ئێمە پەنابەری بۆسنەیین لە ساڵی 1993دا هاتوین بۆ ئێرە. من هەمیشە شتێکی زۆر ئازیز و بەنرخ خەڵدەگرم و هەرگیز وازی لێ ناهێنم. ئەویش ئەو پەتۆیەیە کە لەگەڵ خۆمدا هێناومە. من هاتم بۆ ئەو وڵاتە بە جانتایەکی پلاستیکی و ورچێکی خوری منداڵان کە داومە بە کچەکەم. ئەم شتانە زۆر بەنرخن بۆ من. مۆزەخانەکە بوارێک دەدات بە گەنجە ڕزگاربووەکانی جەنگ کە چیرۆکەکانی خۆیان نیشانی جیهان بدەن. و یەکەم جار گوێ بیست بوون سەبارەت ئەو منداڵانەی کە لە جەنگ ڕزگاریان بووە کاریگەریەکی زۆری هەبوو لەسرم و پێم وایە دەبێت خەڵکی زیاتر دەربارەی ئەوانە بزانن. تۆ فێری چەند لایەنێکی جیاوازی چیرۆکەکە دەبی. لە ڕاستیدا زۆر جار تۆ گوێبیست نابی دەربارەی ئەو منداڵانە کە بەسەرهاتیان هەیە. تۆ گوێبیستی زۆرکاری خراپ دەبی کە پەیوەندیان بە جەنگەوە هەیە. لە ڕاستیدا ئەوە هیوا و ئەزمموی خۆڕاگری و مانەوە لە ژیان دووپات دەکاتەوە. فاڵی بوودۆ کە لە کۆمەڵکوژیەکەی کەمبۆدیا ڕای کرد لە خێزانێکی گەورە لەدایک بووە. بەڵام تەنها 4 لە ئەندامانی خێزانەکان ڕزگاریان بووە 2 لە خوشکەکانی لەگەڵ دایکیان.
من راپۆرتێکی مێژووی زارەکیم لە ئەزمموی خۆم هێناوە کە خوشکەزایەکم وەک پرۆژەیەک لە قوتابخانە بەکاری هێناوە. ئەوە زۆر گرنگ بوو کە لە ناو هەموو کەسێکدا هاوبەشی بکات. لەبەرەوەی زۆر گرنگە تا هوشیاری بدرێت دەربارەی منداڵی لە جەنگدا. من یەکێکم لەو کەسانەی کە ڕزگاریان بووە لە جەنگ لە ماوەی ڕژێمی خەمین ڕۆژ لە کەمبۆدیا لە ناوڕاستی ساڵانی هەفتاکان. ئەو کات تەمەنم 5 ساڵ بوو. لە وەتای لە سەرایڤۆ کراوەتەوە مۆزەخانەکە ئەو کاڵایانەی کۆکردوتەوە کە منداڵانی جەنگ لە سووریا و ئۆکرانیا خاوەنیان و پەیوەندیەکی نزیک ماوەتەوە لەگەڵ قوربانیانی بۆچنی و کەمبۆدی لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. دامەزرێنەری مۆزەخانەکان دەیانەوێت هاوکاری لەگەڵ مۆزەخانەکانی تری ئەمریکادا بکەن بۆ دامەزراندنی مۆزەخانەی تری هەمیشەیی لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکادا. هیوادارم ئەو بۆنەی ببێت بە یەکێک لەو بۆنە گرنگانی ئامادەبووان تێدا زیاد بکەن لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ هەرکوێ بچێت خەڵک وەک پرۆژێکی جیهانی بیناسێت و نابێت سنووردار بکرێت تەنها بۆ سناو هەرزەگەڤینە. ڕزگاربووەکان دەڵێن بەسەرهاتەکانیان جیهانین و هەروەها ئەوەش پەیامی ئەوانە بۆ میوانەکانیان. لەوانەیە نەتوانن وشەکان بخێننەوە وایە لەوە هەست و سۆزەتیە بگەن بەڵام ئەوان سەماکان دەبینن ئەوان یاریی منداڵەکان دەبینن دایکەکان دەتوانن پیان بڵێن کە منداڵان بەناو جەنگدا دەڕۆن پێویستە وریابنەوە و ئێمە پێویستە جەنگ بۆستێنین. لە کاتێکدا ئەوە زۆر گرنگە چیرۆکەکانیان دەربارەی جەنگ بگێڕنەوە ڕزگاربووەکان دەڵێن بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە منداڵان بپارێزن لە بوونی ژیانێک کە لەناو ئەو بەسەرهاتانەدا بێت. بەری 10 ڕۆژان و دیژیە 57 ساڵیەدا سرانبێژا کورد گازین لە باشار ڕێوانی بەغەرەداوی کرد. ئەو بە پشتگیری لەو خانمە گۆرانی بێژانەی کە لە پاش ئەو هاتوون ناسراوە کە بە کامێراکەی هەم دەنگیان تۆمار کرد و هەمیش داکیمان کرد. هەرتم ئەز نە دەنگبێژم ئەس دەردپێژم دەگوت دەنگبێژ گازین کێلیە داویە ژیانە خۆدا ژی بگوتنên کلامên xwe êşên Kurdan bi dengekê efsûna dianî ziman. Dengbêj gazîn an ku Raziye Kizil ku 57 saliya xwe da 21 tabaxê li Wanê jiyana xwe ji dest da. Dengbêj gazîn li navçeya Tatvana Bitlisê ji dayîk bûbû û hêj 12 saliya xwe da ji dehwetan li Zozana di malan gundan da ji bo jinan kilam digot. Carna zorê zehmetî jî digot kilamê xwe bixev digot tikete malbederî sexewa da digot. Di wê demê kilam strandina jinan di nava civatê de wek eyb şerm dihat dîtin. Dengbêj gazîn di temenê xwe yê biçûk da li ser radyoya Erîvanê guhdariya Meyremxan û Eşeşanê dikir û dibû şoptarê hunermendên Kurd. Pêşengiya dengbêj gazîn li navenda Wanê sala 2010 da mala jinên dengbêj hate vekirin. Kilamekî zev hej dikir digote min evê her carê tu bixwîne bîranîna dengbêj gazîn ez ê bixwînim. Lêlê dayîkê heyranê dêra be serê me bişû من چکه بسکوت موریکا من برینیکا من ده چکه آخیلی دم چه ویا گازین حوالا هری نزیکی خو سعیده نام پی دایا پاتنه و بخوا دیمن چاندا کرده نام پاتنه کشان دیه قمره آن هات کشه ناسان سری بگید و عابل خانمی و جنسینا چگه ایارینا Dengbêj gazîn hêviyek xurt da derdorê xwe û kesên derdorê xwe jî her tim ji bo pirtûk nivîsandinê û hunermendiyê peyvîrdar dikir. Her wiha 2015 da li Ermenistanê bi Aşık Leyla û dengbêj gazîn bi hevra derketibûne ser dike. Arif Aslan, Dengê Amerika, Wan. هەندێ گیان لەبەر وەکو ڕۆبیانی باڵباڵۆکە و هەروەها گەمگەمۆکە لەوانەیە زۆرتر لە مرۆڤ ڕەنگ و سێبەر ببینن بەڵام هەندێک کەسانیش ئەو توانایان هەیە کە بە جۆرێک پێدەوترێت تێتراکرۆماسین. کۆنسێتە ئەنتیکۆ لە شاری سانتیاگۆ یەکێک لەو هونەرماندانەیە کە پێمان دەڵێت ئاخۆژیان بەو جۆرە
چاوە کە دەتوانانی ملیۆنان ڕنگ و سێبرە ببینی چۆنە؟ خانم کۆنچێتا ئەنتیکۆ هەر لە منداڵیەوە دەستی بە نیگارکێشان کرد. ناوبراو دەڵێت هەمیشە ڕنگ سەرنجی ڕاکێشام و ڕەنگە جوانەکانی وەک سەوز و پەمەیی و هەروەهاشین لەسەر قوماشی وێنەکێشان سەرنجیان ڕاکێشاوم. بەڵام تەنها چەند ساڵێک دواتر بوو هەستی بە ئاستێکی گەورەی بینینی ئەو تاریکی و ڕووناکیانە کرد ئەوەی زۆرینەی ئەو کەسانی لە دەوری بوون نەیان دەبینی. لە ساڵی 2012دا کۆنچێتا زانی کە حاڵەتێکی دانسقەی جیناتی بینینی هەیە کە پێی دەگوتێت تێتراکرامسی، هاوشێوەی کەسانی دیکە ئەم خانمە دەتوانێت گۆڕان لە ڕەنگەکاندا ببینێت. کاتێک ڕەنگی پەمەیی لە نێو بەردا دەبینیت یا ڕەنگی ئێرخەوانی لە ئاودا بڕوا بە چاوت دەکەی چونکە ئەو ڕەنگانەیان تێدایە. جا هونەرەکەم وەک پەنجەرەیەک وایە کە لەوێ ڕەنگە ڕاستەقینەکانی سەر هەسارەکەمان دەبینم. خاتو کیمبرلی جیمسن زانە لە کالیفۆرنیا لێکۆڵینەوە لەسەر زانینی ڕەنگەکان دەکات واتە ئەو شێوازەی کەسان ڕەنگەکان دەبینن. دەڵێت حاڵەتی تێتراکرامسی بە زۆری کاریگەری لەسەر خانمانی هند و ئەوروپایی هەیە، ئەوانەی کە پێدەچێت کوڕەکانیان ڕەنگەکان لێک جیانەکەنەوە کەواتە ئەم گۆڕانە تایبەتە لە جیناتدا بینینی شتەکان زۆر بەباشی مسۆگەر ناکات. لە حاڵەتی خانم کۆنچیتادا ئەگەر لە من بپرسیت بۆچی ئەو تایبەتە، دەڵێم لەبەر ئەوەیە کە ئەو لە تەمەنی 7 ساڵیەوە بەردەوام وێنەی کێشاوە و ئەو توانە زیادەی هەیتی بەکاری هێناوە. هەر ئەمە شەوای کردووە کە ئەو لە کەسانی دیگە جیاواز بێت، واتە ئەوانەی لە ژیانیادا بایەخیان بە ڕەنگەکان نەداوە. هێشتا ڕوون نییە کە ئایا بۆچی گۆڕان لە جیناتەکاندا ڕوودەدات. کیمبرلی جیمسن دەڵێت توانای بینینی ڕەنگی زیاتری ڕاستەوخۆ پەیوەندی بە شیانی زیاتری مانەوە هەبووە. مەیمون توانیوێتی بزانێت کاتێک یاوەرەکەی تووڕە بێت یاننا، ئەمەش تەنها بەهۆی ڕەنگی پێستی بەرامبەرەکەی. کاتێک تەمەشای پێستی خەڵکان یا پێستی خۆم یا کەسانی بەتەمەنیا ناساغ بکەم دەزانم کەی ڕەنگی پێستیان دەگۆڕێ، هەروەها دەزانم کەی تەندروستیان باش نابێت یا ڕەنگە بمرن، ئەوەش بەهۆی ئەوەی ڕەنگی پێستیان دەگۆڕێ. هەروەها دەزانم کاتێک منداڵەکانم ناساغ بن ئەمەش بەهۆی گۆڕان لە ڕەنگی پێستیاندا. کیمبرلی جیمسن دەڵێت ئەم توانە نائاساییە هۆکاری دیاریکەر نییە بۆ مانەوە لە ژیاندا. سەبارەت بە خانم کۆنچێتا ئەنتیکۆ ئەم حاڵەتە دانسقەیەی بینین وای لێ دەکات ببێتە وەرگێڕی ڕەنگ بینین و ڕەنگە ڕاستەقینەکانی لە جیهاندا هەن پیشانی خەڵکی بدات. بهیڤیا دەمێت خۆشە تا بەرنامەکە دی لە ڕۆژە هەینی هەر شاد و بەختەوەربن و خوداحافیز. ببینە خۆش.